ئازیزانم دووبارە پیرۆزبایی ساڵێک دامەزانی شاری سلێمانیەکەم شاری ڕۆشنبیری شاری هەڵمەت و قوربانی ئازیزانم بیرمان نەچێت لێرە ئەمڕۆ لە ماڵی سۆفی کەریم خەڵکانێکی زۆر کۆبوونەتەوە کەسانی بە ئەزمون خاتونانی دەستڕەنگین هەمویان لێرە هاتوون ئەمڕۆیان بە هەرزانی بۆ پیشاندانی کارە دەستیەکانی خۆیان کامیان کاری جوان و تایبەتیان پێشکەش کردووە ئازیزانم ئەمڕۆ پێم خۆشە زیاتر ئەمڕۆ ئەم یادە پیرۆزە پڕ بکەین لە هونەر و گۆرانی پڕ بکەین لە گۆرانی پڕ بکەین لە میوزیک بە بانگشتی دووەم هونەرمەندمانەکەین ئەمڕۆ بۆی گوێبیستی گۆرانی بین و موزیک و گۆرانی سەیوان عەلی با بفەرمێت بۆ پێشکەشکردنی گۆرانیەکەی کاک سەیوان بەخێر بێی زۆر سپاس پاسی ئامادەبوون دەکەین سوپاس کە ئەمڕۆ لەم ڕۆژە پیرۆزایە لێرە ڕۆژەکەمان بۆ پڕەکەین لە هونەر و میوزیک و گۆرانی سپاس کاک سەیوان پیرۆزبایت بۆ شاری سلێمانی و پەیامەت بۆ شاری سلێمانی من زۆر بەخۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لەم یادە پیرۆزە بەشدارم بە شانازیەوە من لەم یادە پیرۆزم هیوادارم ئەم شارەمان هەبەرەوە پێشەوە بڕاو خوا بیپارێزی ئەم شارەمان هیواداریم هەر نمونەی بەرەو پێشەوە بڕات ئینشاءڵڵا فەرموو با گوێبیستی گۆرانی أي رفيقاني طريقا درديش خن شاركا يان بجاوري من كوزن زري قم بخان زري باركاي بوچه من سروچن چیایسا ربوتان ایران بو کما بی جریگ کن که هر بچی کافر ببینم بو کما بی جریگ کن هر بچی کافر ببینم
نشانه زخمی مرام گاز بیای دل سر کو نشانه زخمی مرام گاز بیای دل سر کو نشانه زخمی مرام گاز بیای بس